20 ساڵ لە سەردەسەڵات بووە. گەورەترین دەستکەوتی سیاسی ساڵی ڕابردووی ڤلادمێر پوتین کردنەوەی دەرگایەک بوو بەرەو ڕووی چاکسازی دەستووری کەوایکرد ماوەی سەرۆکایەتیەکەی درێژ بێتەوە. ڕیفراندۆمێکی نیشتیمانی کە لە هاوینی 2020 تا پەسەند کراو لە ڕێگایەوە ڕێگە بە سەرۆکی ڕوسیا درا کە لە کۆشکی کرملین بۆ دەیەکی دیکەش بمێنێتەوە. لە ڕوانگەی فەرمیەوە نەتەوە قسەی کردووە جاگەر من بیکەمیان نا ئەوە دواتر دەبینین. پوتین پاساوی هێنایەوە و خۆی لادا لە قسەکردن لەبارەی دۆخی سیاسی و گرژی و ئاڵۆزیەکانی کرملین. هەروەها چاودێرانی سیاسی دەڵێن ئەوە ئەرکێکە لەگەڵ بەرپرسیارەتی نوێ و چاوەڕوان نەکراودا. سیستەمەکە بە تەواوی سەرنجی لەسەر ئەوە بوو کە بەردی بناغەکەی ئەوە بۆ ئەوەی بڵێت ئەمە ئەو شتەیە کە ئەو شانازی پێوە دەکات، ئەو وڵاتەیە کە بەدەستی خۆم ڕێکم خستووە. پەتای جیهانی کۆرۆنا نەتەنیا ژیانی ڕوسیای وێران کردووە، بەڵکو پوتینیشی خستوەتە ناو دۆخێکی نائاساییەوە، سەرکردەیەکی جیهانی کە لە ئیستادا هەوڵی بەرەنگاری کاریگەریەکانی قەیرانی تەندروستی نیشتیمانی و ئابووری دەدات. ئەو هەمیشە ڕوسیای بەرز کردوێتەوە وەڵامی هەبووە بۆ ئەمریکا و لاستی نێودەوڵەتیشدا کەسایەتی خۆی هەبووە. کێشە کۆمەڵایەتیەکان وەک موچەی خانەنشینی و چاودێری تەندروستی هیچ پەیوەندیەکی بەوەوە نەبووە. تاکو ئیستا پوتین بەهۆی مامەڵەکردنی ئەو لەگەڵ پەتاکە و ئابووری ڕووخا و شێوازی حکومڕانیەکەی زۆر ڕوبەڕووی ناڕەزایەتی بووەتەوە. بەڵام ژەهراویکردنی نزیک بە مردنی سەرکردەی ئۆپۆزیسیۆن ئەلێکسی ناڤاڵنی لە سایبیریا لە مانگی 8 لە ساڵی ڕابردوو ئەو پرسیارە و گومانەی لەسەر سنووری ئازادی سیاسیەکان دروست کردووە لە ژێر دەسەڵاتی پۆتیندا. ڕاپرسیەکان و زۆربەی ئۆپۆزیسیۆن دەڵێن گەنجەکانی ڕووس کەمتر پێیان خۆشە پوتین وەک سەرۆکێکی هەمیشەی بمێنێتەوە. ئەگەر ڕاستەوخۆ لە خەڵک بپرسیت دەتەوێت تا ساڵی 2036 بمێنێتەوە، زۆرینەیان دەڵێن نەخێر، تەنانەت بێ ئەوەش هەوڵ بدەن قەناعەتیان پێ بکەن. کۆمەڵێک یاسای نوێی سەرکوتکرانە و بەندی بەرگری بۆ سەرۆکەکانی پێشوو هەموو ئەمانە پیشاندەری دەرفەتی نوێن لە بەردەم سەرۆکی ڕوسیادا لە کاتێکا کە هێشتا ئەو وە کەسایەتی یەکەمی سیاسەتی ڕوسیا ماوەتەوە، بەڵام بڕیارەکان لەسەر ئایندەی سیاسی ئەو دواخراوە و هێشتا چارەسەر نەکراوە. هێشتنەوەی نەتەوەیەک لەسەر لێوارە تا ساڵی 2021 و لەوانە دوورتریش.